پۆلیسی سۆران بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان لە پلانە بەردەوامەکانیدا پابەندە بە پاراستنی سەلامەتی هاوڵاتیان و کۆمەڵگە بەگشتی بە درێژایی 24 کاتژمێر لە 7 ڕۆژی هەفتەدا. پلانی ئەمی تایبەت بە خۆمان هەیە و وەکو بەڕێوەبەری پۆلیس سۆران داگەڕێژین بەسەر پەرشتی ڕاستەوخۆی بەڕێوەبەری پۆلیسی سۆران و بە هەماهەنگی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تر ئەوش ئەوەیە کە گشت هێزەکانمان لە هەر چوار قەزاکانی سۆران چۆمان ڕواندز مێرگەسۆر خەینە حاڵەتی ئامادەباشی ژووری کۆنتڕۆلی بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران هەیە کە ژمارەکانی 104 124 134 144 ئەمن ئەم ژمارانە بە خۆڕاییە یعنی بەبێ کۆ دەتوانانی لێ بدەیت و هەروەها ژمارەی 750 333 0 ژمان هەیە بەمبەستی بەکارهێنانی ڤایبەر یاخود واتسئاپ یا تۆڕەکانی ئینتەرنێت. ئەمارکی پیرۆزی پۆلیس و هێزەمنیەکانی دیکەیە کە هەمیشە لە ئەرکدان و چاڵەکانە چاودێری دابینکردنی ئاسایشی هاوڵاتیان ناوخۆیی و بیانیەکان لە ئەستۆ دەگرن. ئەرک و کارەکانی ئەوان نەک تەنها وەک جێبەجێکردنی یاسایە بەڵکو وەک پارێزەری کۆمەڵگەش دەبینن. ئێمە وەکو بەشی پۆلیسی پاسەوانی چاڵەکە مەدەنیەکانی سۆران شەوانە بازگەی گەڕۆک و بازگەی کاتی هاوبەشمان هەیە بە وەبەستی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و وەبەستی کەشێکی ئارام بۆ هاوڵاتیانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران. بەرپرسیارەتی لە فەرەهەمکردن و بەدەستهێنانی متمانەی هاوڵاتی لە ئامانجە سەرەکیەکانە و فریاد ڕەسن بۆ وەڵامدانەوەی حاڵەتە فریاگوزاریەکان و پاراستنی هاوڵاتیان لە زیان.